دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لەو دەستگا خێرخوازیە پێشەنگانەی لە هەر کات و ساتێکدا هەژاران هانیان بۆ هێنابێت نائومێدی نەکردوونەوە هەمیشە کاری کردووە بۆ ڕازاندنەوەی سفرەی ماڵە هەژاران و بێباوکان بووەتە پردێکیش لە نێوان خوا پێداوان و هەژاران لەم ئان و ساتەشدا کە خەڵکێکی زۆر پێویستیان بە ژەمێک خۆراکە دەستگای خێرخوازی بەخشین کەمپینی دابەشکردنی سەبەتەی خۆراکی بۆ ماڵە هەژارەکان ڕاگەیاندووە. هاوکات فراکسۆنی کۆمەڵ ئیسلامیش پاڵپشتی سەرەکی کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشینی کردووە. سەرۆکی فراکسۆنەکەش دەڵێت ئێستا کاتی ئەوەیە بەرپرسان لە ناو خەڵک بن و بە هاوکاریەکانیان کەمێک لە مەعاناتی هەژاران کەم بکەنەوە. بەرپرس لەم قۆناغەدا پێویستە ناو خەڵک بێ، پێویستە ئاگەی لە ئەو خەڵکی خۆی بێ. ڕاستە بریادراوە کە خەڵک لە ماڵەکانی خۆیان بمێنەوە، بەڵام خەڵک هەیە من ئاگادارمەوە کە ئێستا دەیانبینم تەنها خواردنی ڕۆژانەیان پێدا کراوە، کرێکاریان کردووە، کەسابەتیان کردووە. ئێستا ینی هەیە نانی بەیانی هێنای نیوەڕۆی نییە. من پێم وایە بەرپرسایەتی قورسە ئەگەر ئینسان بە چاچی بێ بەرپرسایەتی بکە. بۆم زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ ناو خەڵکەم و ئەو خەڵکە فەقیر و هەژارە بەسەر دەکەینەوە بە پێی توانای خۆمان. ئەوانەی کە خوش پێداون و دەوڵەمەندن کە دیارە لە خێر و بێری ئەم وڵاتە بەهرەمەند بوونە، پێویستە ئاگان لە خەڵکە فەقیر و هەژارە بێ. بخوا ئەوەی کە من دەیبینم لە خەڵکی فەقیر و هەژار، ئەوان ئەگەر بیبینن هیچ پارونانێکیان بە ئیساحات پێ ناخورێ. هیوادارم بەرپرسانیش زیاتر هەر بەس بە پرسیارەتی بکەن. ڕاستە خۆپارێزی پێویستە، بەڵام بۆ بەرپرس پێویستە ناو خەڵک بێ و پێویستە ئاگەی لە خەڵکی خۆی بێ، پێویستە یعنی چارەسەری بۆ ئەم خەڵکە فەقیر و هەژار بدۆزێتەوە. تا ئێستا دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە شاری هەولێر 760 سەبەتەی خۆراکی لە گەڕەکە هەژار نشینەکان بەبێ جیاوازی بەسەر ماڵە هەژارەکان دابەش کردووە. بڕیاریشە کەمپینەکە لە ڕۆژانی ئایندەدا بەردەوام بێت. دوایمە کەمپینێکمان ڕاگەیان لە هەولێر و لە سلێمانی و لە تەواو شارەکانی کوردستان. ئەمڕۆکە لە شاری هەولێر دووەم جارە کە ڕۆژانی پێشووتر ئێمە 500 حیسە خۆراکمان دابەش کرد و ئەمڕۆکەش 206 سەبەتەی خۆراکمان ئامادە کردووە و لە ئێستادا یەکێ لە گەڕەکەەکانی شاری هەولێر کە گەڕەکی سێبەردانە و بەسەر ماڵ بە ماڵ دابەش دەکەین بەبێ جیاوازی. بەهۆی بڕیاری قەدەغەی هاتوچۆ ژیان و گوزەرانی سەدان خێزانی کەم درامەت کە بژێوی ژیانیان لەسەر کاری ڕۆژانەیان بووە بەرەو خراپی ڕۆیشتووە. چاوەڕوانی دەستی هاوکاری خێرخوازان و دەستگا خێرخوازیەکانن. هاوکات هاوڵاتیانیش کەمپینەکەی بەخشین بەکارێکی گەورە دەزانن. داوا لە دەستگا خێرخوازیەکانی تریش دەکەن چاو لە بەخشین بکەن. داوا لە خوا پێداوان دەکەم یارمەتی ئەو دەستگای بدەن ئەو فەقیر و فەقەراتی بەسەر بکەنەوە. یعنی خەڵکە زۆر فەقیرە و هەیە کاکە کاسبەوە هەفتێکە لە مارە هەفتەش کەش دەی بەلایەنکەم لە مارەبی ئاخر وەڵاو داهاتەی نییە لۆخی چارزاقە شتەچی بکڕێ. یا ڕەبی خوا خێری بنووسی یارمەتێکی باشە عالم بێ ئیشە زۆر بێ ئیش و بێکارە بێ مەعاشە. ئینشاڵڵا خوا خێتان سکرێتیمان زۆرە. ئینشاڵڵا خوا خێتان دەنووسی و خوا بەشەکی باشترتان دەخوا دەزای خێتان داتەوە یا ڕەبی. زۆر زەرورەشی زۆر باش دەکەم بەڕاستی خەڵک زۆر بێشە زۆر بێکار لەو حالەتی سەر لەبەر ئەو ڤایرۆسی کۆرۆنایی. هیوادارن بەردەوام لەسەر کارە باشانە خۆشتر دەکەین. هیوادارم دەستگاکانی دیکە ڕۆکی ئێوە چاو لێ ئێوە بکەن ئەو خێرەی بکەن لەبەرەوە عالم زۆر فەقیر زۆرە، فەقیر و هەژار گەلک زۆرە، یارمەتی ئەو میلەتەی بدەن. شتێکی زۆر باشتان کردی، خوا خێرتان بنووسی بێ جیاوازی دابەش دەکەن، فەرق بەیز ناکەن لە هەموو شتێدا ئێروکانە بەڕاستی. ماوەی 4 ڕۆژە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خوا پێداوان کەمپینی دابەشکردنی سەبەتەی خۆراکی بەسەر ماڵە هەژارەکان ڕاگەیاندووە. لەو ماوەیەدا 1500 سەبەتەی خۆراکی دابەش کردووە. بڕیاریشە کەمپینەکە درێژەی هەبێت. هاوکات بەرپرسانی دەستگاکە داوا لە خێرخوازان دەکەن بۆ ئەوەی کەمپینەکەیان فراوانتر بێت و هەژار و نەداری زیاتر سوودمەند بن هاوکاری زیاتری دەستگاکە بکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.